فستیڤاڵی بیت یەکێک لە گەورەترین فستیڤاڵەکانی بواری تەکنەلۆژی کە بۆ ماوەی 5 ڕۆژ لە سلێمانی بەڕێوە دەچێت. ئەوانەی لێران گەنجانی بارەمەندن کە بەدایەنانە تەکنەلۆژیەکانیان دەیانەوێت ئایندەیەکی گەش و پرشنگدار بۆ خۆیان و نیشتیمانەکەیان بنیاد بنێن. ئێمە وەکو کۆمپانیای ئاگۆراڤیژن بەشداریمان کردووە. دامەزرێنەرەکەی دکتۆر هێمن و مامۆستای زانکۆی ئەمریکیە. بە ستافێکی دەکەسی ئێمە هەوڵماندا و کتێبی کوردی بکەین بەدەنگ لە ئەپلیکیشنێکا بەردەستە بەنای ئەپلیکیشنی ئاگۆڕادەنگ کە لەسەر هەردوو سیستەمی ئەندروید و iOS بەردەستە. ئێمە وەکو کۆمپانیایەکی وەکو سپۆنسەری لایەنی نێتۆرک و ئینتەرنێتی ئیڤێنتەکە بەشداریمان کردووە و هەروەها وەکو وەرگرتنی CV و کەسانی کە ئارەزومەندن لەو بوارانەی کە ئێمە وەکو هەلی کارمان بۆ ڕەخساندن. نزیکەی 40 کۆمپانیای بواری تەکنەلۆژی بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە و هەرێکە و بە پرۆژە و بیرۆکەی نوێی بواری دیجیتاڵی دەیانەوێت جێدەستی خۆیان لە بواری سیستمی ئەلکترۆنی نیشان بدەن. ئێمە تاکە بانکین کە خەڵک لە بەکارهێنانی کاش دوور ئەخەینەوە. ئێمە ئەمانەوێت FIB بەکار بهێنێت بۆ ئەوەی کە خەڵکی لە شوێنان کەشت ئەکرن کە پێداویستی ڕۆژانەی خۆیان ئەکرن پێویست بۆ نەکا کاش بن. تەنها ئەپلیکیشنەکە بە سکانکردنی QRی بەرامبەر ئەتوانێت و بڕەپارەیەتی بخێتە سەر هەژماری بەرامبەرەکەت. بەردەرمان کردووە چەند هەندێکی کارمان ڕێگەاندووە. 6 هەندێکمان ڕێگەاندووە بە گەنجان ئێستا چاوەڕێەوەین کە چەندگەچێک CV خۆیان پێشکەشکەن. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕۆژی یەکەمی فستیڤاڵەکەدا بەشداری کرد و هەموو جۆرە پاڵپشتی و پشتیوانێکی خۆی و حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ کۆمپانیا و گەنجانی بارەمەند نیشاندا. ئەو پاڵپشتێکی زۆر گەورەیە چونکە کەسانێکی کار بەدەست و بڕیار بەدەست کەیان بۆ شوێنێکی ئاواهی کە خۆی پڕە لە گەنجی بە وزە گەنجانێک کە تمۆحیان هەیە و کار ئەکەن بە فعلی کە ئەبینن کەسێکیت پاڵپشتیانەکان گەنجانە هەست بە بیستراوی ئەکەن کە ئەوە و هەستەکەن پاڵپشتێکیان هەیە و هیوادارین ئەو پاڵپشتیانە فعلی بێ و لەسەر ئەرزی واقع ببینین. لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم و عێراق سەدان گەنجی بارەمەند و بەتوانە لە بواری سیستمی ئەلکترۆنی بەشداریان لە فستیڤاڵی بیتدا کردووە و لە ماوەی 5 ڕۆژی فستیڤاڵدا توانە و لێهاتوویەکانی خۆیان پیشانی هەموو لایەک دەدەن. ئامانجی فستیڤاڵەکەش گەشەسەندنی بواری تەکنەلۆژیا و خێراکردنی هەنگاوەکانی بە ئەلکترۆنیکردنی دامەزراوە حکومی و تایبەتەکانە لە هەرێمی کوردستان. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.